ژن لە ئیسلامدا بیرۆکەی تەبیعی بوونی جیاوازی لە مافی ژن و پیاو لە ئیسلامدا لەلایەن ئیسلامگەرایان و شەریعەتمەداران جەختی لەسەر کراوە بۆ ئەوەی ڕیشەی لە مەبانی ئیسلام و کتێبی دینی قورئان و حەدیثدایە. ئەمڕۆکە شاهدین کە قانون و یاسای دژبەژن لە وڵاتانی ئیسلامی وەکو ئێران، ئەفغانستان، سومالی، عەرەبستان و باقی شوێنەکانی تر کە ئەحکامی شەریعی حکوومەت دەکەن و ئەم ئەحکامە بە ئیجرا دەردێت، ژنان بە زاڵەمانەترین شێوە توندوتیژیان پێدەکرێت. ئەم نابەرابەری و جیاوازیە ڕەگەزیە لە نێوان دوو مەوجودی نێرینە و مێینە لە هەمان سەرەتای ژیان کە منداڵ لە زکی دایکیدایە تا گەورە بوون لە بنەماڵە و کۆمەلگادا دەبینرێت و بەڕێوە دەچێت. مەزهەب وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی دەتوانێت شکل و شێوازێکی زۆر لە خۆ نیشان بدات و لە هەر دەورەیەکدا بەپێی بەرژەوەندی خۆی و نیزامی حاکم هەڵس و کەوت بکات. یاسای زاڵبوونی پیاو بەسەر ژندا لە بەشێکی گەورەی جیهان و بەتایبەت وڵاتانی کە لە باری فەرهەنگی و ئابووری فەقیر و داڕوخاون وەکو وڵاتانی موسڵمان بە ئەو پەڕی زاڵمانەوە بەڕێوە دەچێت و جەختی لەسەر دەکرێت. سلااوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە لەژێر ناوی ژن لە ئیسلامدا. بۆ باسکردنی ئەم مەسەلەیە داوامان لە هاوڕێ فەریدونی نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لە ئستودیۆ ئامادە بێت و وڵامی چەند پرسیارێکمان بداتەوە. فەرموون لەگەڵمان بن. هاوڕێ فەریدون بەخێربی بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان. زۆر سپاس. هاوڕێ فەریدون، پرسیاری ئەوەڵم ئەوەیە مەزهەب چۆن پێکاتوەوە ئێوە چۆن پێناسەی دەکەن؟ من وەک کەسێکە عەلاقەم هەیە بە مەوزوعە ڕێگم ڕێشتم خوێندووە، بەڵام واقعان مەسەب زۆر زۆر پێچیدەیە و محققی دەوێ. من وەک محققێکە تەبعاً هێرا قسە ناکەم، ئەوەیە کە لە محققینێکە دیگمە ئەمانەیە احتماڵاً دروستێژن ئەوە ناگەڕنەوە. بەشەر خۆتە زانێ ئامار جۆر بە جۆرە، بین نسبی حەساوکەن 1 ملیۆن ساڵ عمریە وەک بەشەرێکە قائمە تێتە زەوین و لە دەستی استفاداکاتمانە 50,000 ساڵە مەسەبیێت، یانێ 1 ملیۆن ساڵ تۆ بێرە حەساوکە 50,000 ساڵە مەسەبیێت. ئەوەی کە ێژن مەسەب دەدو تینەتە و چیوەمانە علمی نییە. مەسەبیش بە نەزەرەگات ئەو کەسانەی کە ێژن مەسەب لێنەو پەیابێت کە بەشەر دەسەکا بیرکردنەوە کە لەو دوا پرسێ ئەرێ ئەو بۆچی بەعادش زۆر بۆمان بە قازانجە وەکو کانیاو زۆر چتە زۆر بە زەرمانە وەکو لافاو. بۆ نەتیجە ئەگەین کە ڕۆح هەیە، ڕۆحێکەیە حتا ئێمە وەک زیینگ و وەختی ئەمرین بێ ڕۆحین وەختی دینگین ڕۆحمانەت دوور نوع ڕۆح هەیە، ڕۆحێکە باشە، ڕۆحێکە شەرورە خراپە وەکو حەمڵەی حیوان وەکو زەلزەلە ئەو شتگەلە. لێرە و هەست کە بەشەر بیرەکاتەوە بەم بۆنەوە مەسەب لە واقع بیرکردنەوەی بەشەرە، یانێ مثبەتە لەو دەوەرە. حتا ئەوەی کە مەسەبێک پێیاکەن هەرچی عیلماچێتە ناوە لەو دو ئامەڵ وەحدەتە بۆ ئەو جەمگەلە، هەر جەمعی بۆ خۆی مەسەبێکێت و ئەلامەتێکێت. بۆ ئێمە کە قەرارە مەسەلەی ژنان بەڕەتی بکەین باشە بزانین کە هەر قەبیلەیەک بەشەر تا ملیۆنها ساڵ بۆ بەخشە 100,000 ساڵ برسی بووە، هەمیشە تەلاشی کردووە بووەوە شتێ پێیا بکا بیخوا. یەک ئەگەیتە مەرحەلەیە کە بەشەر ئەبدار تەولیدی ڕێدە باشترەوە خۆی مەهارەتی باشترەوێ شناختی لە گیا و ئەو شتگەلەکە بۆ خواردنە بێ بە تایبەت ژنان ئەو کاراکەن یا حیوان پەیاکەن بۆ شکار باشترە بێ ئەتوانن 1 نەفەر ئازادکەن، 1 نەفەر لە هەر شوێنێ ئەو 1 نەفەرە ناوێنن جادوگەر. جادوگەریش کاری ئەوە بێ کە ئەفرادی قەبیلەکە بوات ڕەقسگەلێکەکەن کە ئیسەش لە ئافریقایمەی بینی نشتا زمینەی موسیقیە کە بە حرەکاتێک
ڕۆحی خراپ دەرکەن لە ناو جەمعە بە حرەکاتی جەذبیکەن و بێژگەلەوە خۆی بیرەکاتەوە وردە خوێنێ قسەگەلی فێرە بێتتر یاواشواش تەنیا کاریەوەسە بیرکاتەوە و ئەم کارگە لە بکاتومانە بەنابەرین جادوگەر وڵام پیاگە ئەوە زۆر مهمە دووەم هەموو ئەم کاهن و قەشە و مەڵاو ئەم شتگەلە هینیان ئەڵەگەڕێتەوەەوە ئاواتە بۆچی ئەمە مهمە ئەمە بزانین یەکێک ئەمەی کە هەرچێک نووسراوە ئەمانەیە نووسن ئەمانە ڕووناکبیرانی بەشەریەتن تا مدەتا هەرچی کتێوە 5,000 ساڵ و 5,200 ساڵەمە بەرکە خەت و ئەو شتگەلە پێدابێ دەسەکەن بە نووسین ئەمانەیە نووسن ئەم پیاگەلە حتا وەختێکە جامعە یەواشواش شین تیا پێیابێ و تەبەقەت یا پێیابێ بازم پیاوانە نەوەن بە ساحێوە موشتێ حتا ئەوەڵین خانەوادەگەلێکە درستەوێ تا مدەتا باوک نازانێ باوک چییە باوک نازانێ باوکی مناڵە دایک لە واقع معلومە ولی وەختێ معلومە بێ ئەی باوکیچ مەترەحە وەلەو دووە مڵکیانەتی تر جامعە بووگە بە تەبەقاتی مڵکیانش وەختی ئەمرن مڵکەکان بگەی بەکێ ئەبێ بگەی بە کەسێکە لە نەزەر ئەوانەوە توخمی خۆیانن بۆیە خانەوادای تەکەمسەری دورسەکەن وەژن ئەتیرەکەن لە ماڵە من بۆنەوە مەذهب ئاواتە من تا مەذهب لەو دەورەگە لە ئاوا سادەیە لەمە دووە زۆر زۆر پێچی دابێتەوە هەمیشە ئەبزاری مەسەن فەرزکە مەسیحیەت جالب بۆ نوکتە بدانین لە نەزەر ژنانەوە مەسیحیەت هێزن کە گوناحی ئەوەڵیە ژنێکات هەوایەکە چونکە خوا یانێرێتە بەهەشت تێژێ لە هەموو شتێک استفادە بکەن بەهرە بەبە نەمانە بێژگە لەو یا مەسەڵەن سێفە یا گەنمە بەڵام شێتان تێ دژن فریوەدا لە دینی مەسیحیە واسە لە دینی ئیسلامان نایێژن هەرچیان فریوە دەرگن بەنابەرین گوناحی ئەوەڵیە ژنێکە و مەسیحیش یەکێ لە تعریفگەل مەسیح وەساتکە گوناحی بەشەر بتێنێتەوە وەوەی بەزام زدیەتی تەک ژنە لە ناو هینی لە حاڵێکا مەسیحیەت بە نسبەت ئیسلام زۆر بە نسبەت ژن کراوەترە و حقوقی ژن دیاتر بە ڕسمیەتە ناچێت و نییە مەریەمیچ دەزوو یەکێ لە خواگەلیانە ئەوەسا مەسەب یەواش یەواش ئەوێ بە ئەبزارێکی حکوومەتکردن یانێ فەرزکە مەسیحیەت ئەبزاری بەردەکانە ئەبزاری کەسگەلێکە ماوەها ئازاد بووگەن لەمە دوابن بە بەردە مدام شۆڕەچەکەن مدام مبارزاکەن منتەها چون جوابی تاریخیان بوو دەورەی خۆیان نییە دەورەی خۆیان داوای بەردەداریەکە ئەمان گەریکانە بەردەداری هەڵبەشنەوە بە دێلێکی چیان نییە مدام شکستە خوۆن ئیتر یەواشواش مەسیحیەتی دروستەکەن کە هێزی ئەگەر زیلێکیاندا لەم لا زیلێکیش قبول کە زیلێکی ئەم لایت بگرە زیلێکە لێبەن ئەم کەسگەلێکە ڕاهبەری ئەمانن دوای ماوەیەکەوە ئێزن بە ساحب بەردەکان ژن بە پاوشاکان ژن بە ئەمپراتورەکان ئەرێ ئێوە چیتان گەرەکە کەسێکتان گەرەک نییە کارتان بۆ بکە ئەوە کارتان بۆکەین کەسێکتان گەرەک نییە مالیکەتی ئێوە بپارێزێ ئەوە ئێمە مالیکەتی ئێوە پارێز لەوە چی باشترە ئەو وەختەسەی کە یەکێ لە ئیمپراتورەکان ڕۆم مەسیحیەتەکە بە دینی دەوڵەتی تر لەمەوە لە دین ها لە خزمەتی تەبەقاتی بان و ها لە خزمەتی پاوشاکان و ئەمانە لە دەورای ئەمای تر وحشت ناکە ئیسلام سیاسیە داعشە خومینیە خامنەیە هەم کوشتاری ئینسانەکان وەکو ئاو خواردنەکوژن لە دیندارەکان ئاویش کەسی ئەسیرێکە لە بەردەستایدا 5-7 نەفەریان بە حکومت کابرایکی مەڵای کەلەپوک ئەکوژی یا داعش ژنەکا بە بەردە ئەوانە بەنابەرین ئەگەر گەرێکمامێ کورد قسە بکەین مەذهب لە دەورەیەکە بخۆی زۆر مفیدە لە دەورەیەکە تەبەقاتیەی تر فرەترا لە خزمەت ئەو تەبەقا منتا مردمیت هەرچی تواشاکەن هەرچی شتە بەڵات موسیبەتە ئەگەر قەرار بێ لە بمرنی چون معتەقدن ئەمرن زیینگەمێنەوە زیینگەونەوە ڕۆن و مەعاد و ئەو دۆرەستکەلە ئەگەر قەرار بێت لەوێ سەر بەڵا بێ بەسەریان نەخۆ ناوێ ئومیدێکە وەسن بێنە ئەمە ئەم ئومیدە زۆر زۆر نەقشیەت لەمانەوەی مەسەبە بەنابەرین مەسەب شتێکی تاریخی وە تەبەقاتیە بەڵێ هاوڕێ فرێدون نەقش و جایگای ژن لە ئیسلامدا ئێوە چۆن پێناسی دەکەن یام چۆنە کەسگەلێکە وتم بازم ئەمە محققنی بەڵام لە کەسگەلێکە خوێندگمەتەوە لە قورئانە 200 ئایا هاتکە لە مۆرد جنانەوە
ئەم ئاەگەلە بەشێکی مهرەبان بە و خۆشۆگەرەک بێت و احترامی بگرەوەمانسە کە بای پەنابایکە لە ئەمەڵە ئەوە مهمەکە ئەبێتە قانون و ئەوانە گشتی دژیژنە چییە بێتە قانون ئرس ئەبێ نیمە ئرس بۆی چییە بێتە قانونەوەی کە پیاگ ناناوەری ماڵە پیاگ نەفەقەدا پیاگ خوا بەرتری دانیگە بە ملژنە ئەوە ئەبێ بە قانون و بووگە بە قانون لە مەسەڵ لە جمهوری ئیسلامیە کە پیاگ چوار ژنی بێت ژن حەقی نییە دووشوی بێ مطلقاً ناوێ خولاسە تۆ ئەخوێنیتەوە لە قورئانە کە تۆ خۆت شارەرەو لە دیگەران تۆ بۆ شوەکەتی تۆ تەولید بۆ شوەکەتەکەی تۆ ئەبێ جووا نیازی شوەکەت بیتەوە هێزێک کشتداری تۆە هەروەک نیازە نزیکی بەرەو ئەگەر نافەرمانی کرد نەسیحەتی کە بەڵێ ئەگەر دوای نەسیحەت هێشتاینە و لێ دوای نەسیحەت مەڕۆ خەفەتێکیە دوای ئەوە لێ بدە ئەگەر تاعاتی کردیتر هەقۆ نیە فڵانمان لە قورئانە ئەمما ئێمە لە بیرمان چێمای لە جامعایکی کە ئیسلامی نییە بن تا بە زۆر کردیانە ئیسلامی ئیسلام زەدەیە ئەم جامعای ئیسلام زەدە ها بەدەست جەماعەتێکە و هەر ئەم قورئانە تەفسیرگەلێکی لێەکەن کە ژن ئەکەن بەبێ حقوقتر مەسەڵەن مەڵای کاتکەوتیە ئەگەر شوەکەت ئیدریچی بوو وە داوای هەم خابەگی کردێت تاعاتی لەکەی مەسەڵەوە لە قورئانە نییە لە قورئانە جۆرێک ئەتوانین تەفسیرێکی کە وان نییە تا وەختێ تاعاتەکە کە مەسەڵەن شروتێک بێت سڵامەتێ بێ حەسابێ بێ ئەوانە یانێ مەخلوم وەسە حتا ئەوەی کە لە قورئانە هاتکە کە وەحشەت ناکە وەختێکە فێ دەست دیگەران زۆر خراپترە داعشی لێ پەیدا بێ تاڵەبانەکان داعش لە گەشتی خراپترە من گەرەکمەوە بێژمەرعان شتێکم خوندەوە هین رادیۆ ئەڵمان بوو واقعەن بەشەر و چرکی پیاتێ ئەو چەند ژن قساکەن 200 نەفەرێک لە دەست داعش دەرەچن چەند کەسێکیان لەوێ قساکەن مدام لیانەدەن مدام تەجاوزیان پێکەن لە دوایان فرۆشن مەسەڵەن دوو سێ خۆشکێژن دانێ لە خۆشکەکەمان کردگەشتمان دەریفتر بوو بۆ کەمتر سنعی لە گشتمان کەمتر بۆمانە فرۆشتیان بە شێخێکی عەرەبستان فقط وتمانەوە مەکەن لە یەک جیامان مەکەنەوە چەندها پیاک هەم تەجاوزیان پێکردین و توا ڕۆژیان داین ئەسڵەن ئەمەیە یعنی مەخصوم وەسەر حتا فەمینیستێکی ئیسلامی بی جۆرێ تەفسیرەکەی لە قورئان کارگیری ئیجازەمان نادا مەخصوم وەسەر کافی نێمە بزانین لە قورئانە چی ڕاجە بەژن نووساوە ئەبێ ببینین چیەکە نیسا جمهوری ئیسلامی چیەکە بەژن وەلێ ئەمەش ئەم لاکەی چی ببینین مبارزەی عەزیمی ژنان مقاومەتی نەبراوەی ژنان لە ڕۆژ کە ئەوەڵین مبارزەیان دەست پێکرد لە دژی جمهوری ئیسلامی لە 8 مارسە لە حەڤەیە فەندی 57 تا ئیسا کارێکیان کردووە کە ئەو هینگەلە بە نسبەت قورئانیش مەجبوریانیان کردگە ئینسانتر بن هەرچەند ئینسانیەت لێنانیە مقدارێ بێ لە قەرەم ئینسانتر بن هینتر بن وەک نمونە هەموو تەفسیرەکان بە نسبەتی قورئان ئێژن کەنیشک لە 9 ساڵەگیی تر بلوغ پەیاکە بەنابەرێن تایبێتە چوو جامعە لە بەرابەرەوە سێ دانەی دووارە ئایەتوڵا پەیا بێ بە ناو مەکارم سیرازیە ژێنە تەفسیرەکان ێژێ 13 ساڵە شێ بێ و ئەما بێ بە قانون منتەها هەل لێ ناژێ ئەگەر باوک لە 9 ساڵەگی هینێ کرد ئەگەر شەرع وتی ئەگەر نادامتە دووبارەیەکەنەوە 9 ساڵ لە مەخسوم وەسە ئەم مبارزە و کەشمەکەش و ئەمانە نایڵێژن ئەو نەواقعان بێ حقوق بێمە وە بداین مەسەڵەن حیجاب ئیسلامی وەک پەردەیەکی ڕەشکێشا یانە بەسەر جامعە هەرگیز ناتانیگەوە بکەن هەرگیز ژن تەسلیمێوانەوەگە کولەن مەخسوم ئەوەیە کە فقط کافی نیە ئێمە تواشای کتێو بکەین کتێب مەسەبی فڵان ومانە تواشای دنیای واقع بکەین ژنان ئومیدی ڕزگارین بە بۆن جایگایانەوە کە ئەساسەن یەکێ لە پایەگەل ئەساسی ژیانن بە بۆن تەولیدی مناڵەوە بێژگەلەوە مدیری ماڵن
کە ماڵ بەلاخەرە پایە ئەو ژیانە مبارزەی عەزیمێکە کردویانە لە دنیا و لە ئێرانە و ئەمانە ئێژێت کە بەبێ ئەمان ڕزگاری ئەمکانپەذیر نییە ئەڵبەتەوە تێوەریکی چا سۆسیالیستەکان ێژن بەبێ مبارزەی ژنانی کاریگەر سۆسیالیزم و تاقیق نابێت. بەڵێ هاوڕێ فرێدون باسی ژنمان کرد لە ئیسلامدا ئێستا نەخشی بنەماڵە لە ئیسلامدا چۆنە یعنی ئیسلام چۆن بنەماڵە پێناسەکە بە خەڵک هەموو هەم لە قورئانە هاتووە هەم مفەسرین وتیان هەم خامنەی مدام وتیەم مەڵاکان ێژن ئەم تەواو تەبلیغاتی ئیسلامیەکان ئێژەیکە ژن لە ماڵە کاری مناڵداریە لە کاری ئەوەسە پیاک تەڕوش کرد کاری ئەوەسە جوان یادگەل جنسی ژن پیاک باتەوە خانەوادە ئیسلامی هەر وەک خانەوادەی کولی خانەوادەی بوروادی بەڕاستی ئەو فەرهەنگە ئیسلامیە تەحمیڵەکەن بە ژن و پیاک مناڵ کەنیشکە لە ئەوڵە جۆرێ باریتەرن جۆرێ کایە پێکەن جۆرێ بەرخوردی پێکەن بە کوڕ جۆرێتر بەرخورد دەکەن یعنی خانەوادە شوێنێکە کە فەرهەنگی منحوسی ئیسلامی ئەواتە ناو مشکی مناڵ ئەواتە ناو مشکی ژیانی گەورەی چەبی پرۆسە لە پرۆسا گەورایی بەنابەرین شوێنێکەکە بۆچی سەرمایهداری ئەوەنە دفاعەکە لە ئیسلام و دفاعەکە لە کولی مەسەب و لە مەسیحیەت و لە گشتیان بڕەحمایی و منەوانە نازانم بەڕاستیچم نەخۆنگە لە مۆردیانە کولەن لە گوشتی مەسەب بۆچی دفاعەکە بەبوونەوە دفاعەکات هەر بۆ ئەم نوکتە خانەوادە شوێنێکە کە کرێکاری داهاتووتیا مفت بە وەسیلەی ئەساسەن دایک گەورا بێ گەورەیەکات دایک تەوەلودی هەر بە دایکە شیردانی هەر بە دایکە تەڕبوشکردنی هەر بە دایکە دازالبەوەسە لە ئیسلام ئاژن تا 2 ساڵەگەین دایکە لەو دوایان پیاوە ئەوە فرەسێرە مەخسووم ئەوەیە کە خانەوادەی ئیسلامی وەک هەر خانەوادەیەکی بوروایی تر ها لە خزمەت سەرمایە ها لە خزمەت ئەفکاری دواکەفتکی ها لە خزمەتەوە مالکیت دروستە ئەم ڕەوابەتە دروستە دەوڵەت شتێکی واقعیە بەرحەقا ئەم ئاخوند و ماخوندوشتە ئەخر ئاخوند مەسەڵەن ئاخوند دەبینی لە دێو چووگە یعنی فرێک شەهریانەکانیان نەخوێنی هیچی نەوگە لە دێو چووگایەوە کەسێ وەک ڕەفتەندانی بڕێ ماڵێکی وەک شتێ ڕێدێ مەرەفە ببن دوای ماوەیەکە ئەوەن بە ساحە کلورها سەروەت بۆچی بۆ مردمە بێچارە وازان بەڕاستی ئەمانە نمایەندە شتێکن نەجات بەخشن داهاتووە ئەپێ بە قسەی ئەوان بکەن بە قسەی ئەوان ژن بێرن بە قسەی ئەوان فڵان بکەن پوڵیش برژنن هێنی سەری مردیەکانیشیان ئیمام فڵان و فڵان و مزگەتی فڵان و یانێ مەخسوومەوەسە مردم میچیان ئەمانە ئەسیر کردووە ئەمانە لە ناو خانەوادە بوا بارتن کە ئەو واقعی ئەوانە ئەم تەفەکوراتە ئەم سنەتە ئەمانە دوورتن هاوڕێ فرێدون هەمیشە ئیسلامیەکان کۆمۆنیستەکان بەوە متهەمەکەن کە باوەڕیان بە بنەماڵە نییە هەمیشە ئەوە باس کراوە ئێوە ئەوە چۆن باسەکەن ئەگەر گرکتان بێ بە کورتی باسی بکەن ئێمە کۆمۆنیستەکان باوەڕمان بە بنەماڵەی بورژوایی و بنەماڵەی ئیسلامی و بە بنەماڵەی ئەوانە نییە چونکە ئەوانە لەسەر عشقدا نامەردن بورژوا گەرەێکە میراسەکەی منتەقلکە ئیسلامی گەرەێکە یعنی بە پێ قانونی ئیسلامی شەرعی ئیسلام باوکو دایک مەسئولی مناڵن کە ئیسلامی بار بێ هەر بۆ بوونەوە لەو ساڵی 1970 لە هەر کام پرسیای تۆ باوکو دایک و نوێژی خوێند بەو تای ئەرێ وە لەو دوابیان تای خۆت نوێژتە خوێن بێژی نا ئەبی بە مرتەد فۆرە نیاوەتی عەدام بەنابەرین ئەم کۆمۆنیستگەلا تەک ئەما مخالفن لە حاڵێکە خانەوادە ئەبێ ئەوڵەن خانەوادە بۆچی ئەو ژنتیا ئاسیرە ببوونە ئیقتصادەکەیە ئەبێ ژن کامەڵەن وەکو دەورەگەل ئەو دەورەی کە هێشتا تەبەقەدانە مەردان من تا دەورە مردم فەقیر و کەم دانش و برسی بووگەن ئەمما شتێکیان بووگە ژن و پیاک بە یەکۆ جامعیان ئێدارە کردگە بە شەورا ئێداریان کردگە ئەمە
ئەبێ دینێک بێتەوە منتها خۆ بوو بنیامگەلێکی مرەفەه و ساحب علم و ساحب تەکنۆلۆژی عالی و ئەوانە ئێمە ژنێکی ئاوە پیاوێکی ئاوە کە لە شرایەتێکی ئاوا بەرابەرە ئەزدواجەکەن ئەوە لەسەر عشقە لەسەر مەحەبەتە و هێنێکی ناوێت مەڵایکی ناوێت و نازانوانێکی ناوێت ئەڕی لە دەفتەرێکە یاداشتەکەیت و ئەوە ئەبەن بەڕابەت و ئەمانە منتەها لە بیرمان نەچێت ئەمە لە دەورەی انقلابی کەبیری ئۆکتۆبرا کرا بوو بە قانون و واقعاً تا وەختێکە حزب منحەت نەبوو کەسانی وەک ئێستالین ومانە پەیدا نەبوونەوە جامعیانە لە جامعایکی کۆمونیستیەوە نەکردەوە بە جامعایکی سەرمایەداری ژن و پیاک ئەوە بەرابەر بوون مناڵیش بەرابەر وەختە مەسئولی مناڵ جامعە بوو نە باوکو دایک باوکو دایک مناڵ ها لە ماڵ ئەڵبەتە بۆ مەحەبەت بەرابەرن بە یەکەوە بۆ مەحەبەت رابطە تەستەک مناڵەکەتە بەڵام بۆ دکتور و دەوا و خەرجی و بەرجی و هەرچێک دەوڵەت مەسئولە ئەما لە دەورەی ئێستالینە دووبارە وەختی هەڵەگەڕێتەوە ئەو جارە دوبارە ژنان ئەکەفنە ژێر فشار چۆن مەسەڵەن ژن و پیاگێ بە عشق عەلاقەیە یا هەرچێ هین بووگەن مناڵیان بووگە دوای ماوەیەکە پیاکە وەزانی پیاک بۆ پیا و سالاریە وەسەیتر پیاک لە نێ نێژێ ئیمتیازێکی 1000 ساڵە بۆ خۆی قایلە ئەو فۆرن ژنێترە بینێ حەزی پێکات ومانە ئەڕێ مناڵەکە بێنێوە کەرێتە من لە ژنەکە ئیتر وەک جارانیش مناڵ وەسیلەی دەوڵەت نییە هەموو شتێکی بۆ تامینکەن بەنابەرین لەو ئەم قانون گودەران و ئەم هینوشتە بە شەرتێک مفیدە کە کۆمونیزم بەردەوە سوسیالیزم بەردەوام بێ وواخەنەوە پرۆسە بڕێ بەرەو کۆمونیست بەڵێ هاوڕێ فرێدون ئەرکی کۆمۆنیستەکان چییە لە بەرابەریەوەی کە بۆ هەرچی باسکردنی مەسهەب یام ئیسلام بە نظر من کۆمۆنیستەکان تەبیعەتەن مخالفی مەسهەبن ئەبێ بتوان ڕۆشنگەریکەن لەم بارەوە بەڵام یەک نوکتە دەقیقەیە لێرە ئەوی چەوەیە وەختێ ڕوو بە تەبەقەی کارگەرەکەی جۆرێ قسەی مەسەبەکەی وەختێ قسەی ڕوو بە بورژواکەی جۆرێ قسەی مەسەبەکەی بورژوا مەسهەبی گەرەکە بۆ ئەوەی کە وتم ئێرسبردنوانەی هەر هیچ بۆ ئەوەی کە سولتە بەمل کرێکارە احتیاجی بە نیروی قەهریە و زیندان و شکنجە و ئەمستکەنە نەبێوانە گرانە بۆیە خەرجەڵەگرێت دەوڵەت هەرچی بووچکتر بۆی بە قازانجیە بەڵام تەبەقەی کارگەر مەسهەبی بۆ ئەوە گەرەکە کە دڵ بوەسێ بۆەوەی کە ئەم دنیا ڕاستە پڕە لە موسیبەت بەڵام لە دنیایکی ترا موسیبەتە نییە کاری ئەمەوەسە بەم بێژین دنیایکی تر نییە دنیایکی تر نیە مەسە مبارزەکەی بۆ هینەکەت وەک فیلمی تەنگسیر قارەمانەکەی پوڵاتە دەست حاجێکی مەشهور معتەبەر هەڵیگرێەوەی لەو دو وەختی گەرەێکی بڕێ پوڵەکەی باتەوە پوڵەکەی خوا ئەڕێت فەنکە دەرتێرێ ڕێ بۆ گیان حاجی لە ڕێیان ڕەفێقی کێگای پێژێ بۆچی ئەڕێکی بۆ چێژێ فڵانە حاجی پوڵەکەمی خوارکە ئێجێ ئەو بسپێرە بە حەزەت عەباد ئێجێ کوڕە حەزەت عەباد دەستی چی نەبوو بێژگەلەوە مەگە خودم چمە خۆم خۆت بە کرێکارشە بژین متەکی بە بەخۆت مستەقل بە ئەوانە گشتی پوچن ئەوانە گشتی فریون ئەوانە بەڵام بۆ بورژوا حمڵەی پێ بکەین بەخۆی و مەسەبیە و ئەوان دڵسۆزانە قسەیان تەکاکەین دۆسانە تێکیانە بەمە بیکوتین تواو عوامڵی جۆر بە جۆری مەسەب بێرینەوە و ئەوە چی پێ بێژین بێژین گەرەک و بێت و گەرەکە نەوێ دنیا خەریکە ڕووبەوە چێکە مەسەبتیا زعیف بێ چنانکە ئیسلام سیاسی زعیف بووگە مەسیحیەتی فاندامەنتاڵیچ زعیف بووگە و ئێوە چون خۆتان سیستەمە سەرمایەکە تاین ڕوو بە ئەوەسە تێبشکێت و لە بەمچێ ئێوە خۆشتان تێشکن خەیاڵ مەکەن مەخسووەسە تەبقاتێ بێ بەرخۆتێن و مەسەلەی مەسەب وەزیفەمان مبارزەستەک مەسەبە منتەها ئەبێ ئەم ڕابتەگەلە دەرکەین کەسێکە هەر ئێمە خۆمان کەسێکە قەومانە نزیکمانە فڵان ومانەمانە لە خۆمانە لە جنس خۆمانە کاریگەرە کاریگەردادە فڵانوانە نابێ وەک بورژوایەک وەک دوکاندارێک دوکاندار مەسەبی ئەزانی بۆچی گەرەکە کارخانەدار مەسەبی ئەوە احتیاج نییە بەقەی دوکاندارێ بوت یاد بەقەی تاجرێ چون تاجر نازری نییە هین کارخاناتی
کارخانە سەرکاریگەریە نازریە ئەوانەی هەیە بەڵام ئەم تاجر و ماجروشتە نیەتیان ئێژن دارۆغای خوا لە بازاڕا و بۆشە بێت دەستنەوەی بۆ هیچێک و لەبان زەویر منەوە ناوێنێش خوێنی ئای دەستنەوەی بەوە حرامە حرامیت بتێتە ناو ژیانت وات پێکا وات پێکە مەخسوم ئەوسە تەک وردە بورژوای ساحب مالکیەتە مالکیت ورد تەک بورژوازی گەورە هەموو ئەم جەمبەگەلە لە نەزەرا بگرین وە تەبلیغ و تەرویج بەڵێ هەوڕێ فەرەیدون مەبەستی مارکس لەو وتەیە کە دین ئەفیونی تو دەکانە چی بووە؟ مارکس لە دەورەی کە قسەی ئەوە کات کە هێشتا تەوەحشی دین وەکی سێ باخان خۆی نیشان نەداوە جەنگی سەلیبی نەکراوە ئیسلامی سیاسی نهاتووە داعش نهاتووە بە هیچکا بە مەسەب بۆشی پسەر حمڵە ناکات لە ئەفغانستان و گشتە وێرانی و قەتر و شتە دروستەکە لە عێراقا متمەدن یەکێ لە متمەدنترین کشوەرگە عەرەبی نابوو دەکات ئەوانێ نەدیگە بە نەزەر من مارکس فەلسەفی بۆ یاچێ لەو دەوەرە وە بزانمە جدوەی کە نووتێ نامچی حەق لە نەزەر هێگلەو نادام 26 ساڵەگەر ئەمری بۆ ئێتۆمانە زۆر لوتفەکە بە نەزەر من باوجودەوە زۆر کەس وازان مارکس چنوتی ئەمە تریاکی تو دەست و حمڵێکی ئەو حمڵە ئەبێیتە زۆر خوڵتر بێ ئەو منزوری چییە منزوری هەرەوەسەکە تۆ ئەم موسیبەت گەلە تێ بەسەرتا شتێک کە گەرەکە کە وەک تلیاک خاوە کاتەوە وەک مەواد مخەدر ئارامش پیا بکەیت ئیسە لە دەورەیەمە مەسەب هەر وەک عەرزم کردی زۆر لەوە واوەترە منتا ئەو قسە لەبار بنەڕەتی مەسەبەوە هەمچنان معتەبەرە منزوری هەرەوەسە کە بنیامەکان چۆن مەسەن مەشروب چەمان پێکات مەواد مخەتر چۆن مان پێکات کە غافڵە بینیتە لە دەور و وەرمان ئێحساسەکەین هەموو خەرێکین لە دنیاوێکی خۆش و ئاسمانێکی ئاوی و کە مەل و ئەوانە خەرێکن تایارانەکەن ئێمەش باڵەگرینەوە منزوری ئەوەسە بەڵێ هاوڕێ فەرەیدون من پرسیارێکم نەماوەگەر بۆ خۆتان شتێکەیە وەکو دوایین قسە فەرموون فقط ئەو نەیە کە خۆشبەختانە ژنان هەرگیز تەسلیمی ئەم من ئەلبەتە دەقیقتر بێژم ژنانی پێشڕە و هەرگیز تەسلیمی ئەم ئایا و مایە و مەذهب و فەمینیزم ئیسلامی و ئەم شتگەلە نەوگن بۆ هەمیشە و دایم سێکولار بووگەن بڕێکیان سوسیالیست بووگەن و کۆمونیست بووگەن ئەمانە ئومیدن ئەمانە ڕاهبەرن مهم نییە بعضە کەسێک ناڕەحەتەوێتەوە یا ناومێدەوێتەوە ئەم هەموو ژنە باوەڕیان نەچوو فڵان و ئەمانە وەختی خۆی ئەوانە کەفنەژێر ڕەهبەری ئەمانە و تێنە مەدان چون سیستەمەکە ئەبینن مەدانیان نەوگای بەنابەرین من گەرەکمەوە بێژم کە مبارزەی ژنان جێگەی ئومیدواریە هەروای کە ئومید بە تەحققی سوسیالیزم جێگەی ئومیدواریە بە بۆن بازم مبارزەی ژنان و مبارزەی کاریگەرانم بەڵێ زۆر سپاس هاوڕێ فەرەیدون بۆ ئامادەبوونە لەم بەرنامەیە زۆر مەمنون زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری تا هەفتێکی دیکە و بەرنامەیەکی دیکە ماڵاوە.